ناوێ من حسێن حاجی ئۆسمان ناودار حسێن بەعەدری ئەس کاری خۆپەخشی دکەم هەوا ئاوارە هاتین بۆ دەبەرە بەعەدرێ و شێخان و بۆ کوردستانی من فەردیت ئەسکاری بما کەسانێکی خۆپەخش و خزمەتە گەل و وڵاتێ خۆ بکەم و کەسانێت فەقیر و جار و خزمەتاوان بکەم. کارە من ئێسەرێکی خۆپەخشە، من کارێ نویسینێ هەیە، ئەس نویسکارم، 4 پەرتوک هەینە، 3 زمانی کوردی، 1 زمانی عەرەبی و 2 پەرتوکی دیشکت ئامادەنە بۆ چەند ڕۆژێت بێت دێ ئەوژ چنە چاپە، یەکژی زمانی کوردیە، یەکژی دیش عەرەبیە. سەربازی ونیام جارە چیرۆکی پیاوێکی خۆبەخشی ئێزدی دەجێڕێتەوە. ئەو چیرۆکە پڕە لە ئازار و گیانی خۆبەخشی و هاوکاری. ئەو پیاوە لە ڕێگەی کارە خۆبەخشەکانی بەشێک لەو کەسانە لە ئامێز دەگرێت کە ئازار و مەینەتیەکانی تیرۆریستانی داعش و زوڵم و زۆرداری ناحەزانی کورد کردبوونی باژێردەستە. ئەو خۆبەخشە هاوکاری ئاوارەکان دەکات و دەستی یارمەتی بۆ ئەو خێزانانە درێژ دەکات کە بەهۆی ماڵوێرانی جەنگ و تارمایی تیرۆریستانی داعش سەرگەردان بوون. ئەو پیاوە ماڵەکەی خۆی کردووە بەلانەی لە ئامێزگرتنی ئەو خێزان و کچ و ئافرەتانەی کە ڕزگاربووی ژێردەستی داعش بوون. فەردیت خزمەتە وان ئاوارە بکەم کاراستەکە هەرە مەزم سەر خەلکێ مەدا هات هەرش ڕۆژای یەکێ هەتانەوە ئەوە 4 ساڵ و 3 مانگن ئەس خزمەت دکەم، شەو و ڕۆژ کار دکەم، هەتا بقارم گورنژینێکی سەر لێبێ زارۆکە پەیداکەم، هەتا بقارم هیوی و ئۆمێدا دلێ خەلکێکی مەدا بچینم. ئەڤەشک ئەرکێمەیە و پێتەویە ئەم خزمەتێ بکەین دا خەلکێمە ئەفێ بریندار ئەفێ نەخۆشی دیتی زڵم سەری هاتی خۆشیەکی بۆ ڕاپەیداکەین پاشە ڕۆژاوی چاککەین. خۆپەخشین کارێکی مرۆڤاتیە، ئی پیرۆزە. من هێز دەحسێم وەختێ ئەسکارێکی مرۆڤاتی کەم، وەختێ خۆپەخش دەکەم، وەختێ دبینم کەسێک شنافتاریە ببەمە نافڕۆ ناهیێ ئەس زۆر دڵخۆش دەبم. وەختی ئەس بقارم پارەک نانی زگێ برسیەکی بکەم زۆر کەیف خۆش دەبم. وەختی ئەس بقارم پاشە ڕۆژایەکی خۆش بکەم ئەس زۆر دڵخۆش دەبم. وەختی ئەس بقارم یارمەتیە بگەهینمە فەقیر و جارە زۆر دڵخۆش دەبم. ئێرە شارۆچکەی بەعەدرەیە کە دەکەوێتە شاری دهۆک. ئەو شارە زۆربەی دانیشتوانەکەی کوردی ئێزدین. دوای هێرش و دەستدرێژی تیرۆریستانی داعش بۆ سەر کوردستان، کوردانی ئێزدی لە ناوچەکانیان وەک هەموو دانیشتوانی تری ئەو ناوچانەی داعش هێرشی بۆ بردبوون، ئێزدیەکان کەوتنە بەر لێشاوی کوشتن و ڕفاندن و دەستدرێژی تیرۆریستان. هەتانەهۆ 6600 کچێمە هاتن گرتن، هەتا ئێستا 3400 هاتینە. یەت هاتین یێ مقاری و مەجالێمە چێبووی ئەچۆی مەلایوانە، یعنی هەتا پەیوەندیە من هەتا 800 کچاشک لەگەڵوان هەیە. ژبەر مڵتەنگاویە دەستێوان گرتیە، مڵتەنگاویە من هاریکاریەوان کردی، هەتا 800 کچا من هاریکاری وان کردە. ژبلێ هەندێشێک هەکەمە چوو نەکردبت بوان من ئەمانەتێک بوان پەیدا کردە، من پەیوەکە خۆش بوان چێ کردە. ژبلی هاریکاریەت مادی، معنەوی، جلوبەرێک، ئامیرێت کەلوپەلێت نافمالێ هەموو ئێستا دەبێشنە من تۆ وەک خاڵێکی بۆمە مامەکی. ئەو دەستدرێژیە و تاوانە دڕندانەکانیان وای کرد هەزاران خێزان ئاوارە بن و هەزاران کەسیش بڕفێن و ماڵوێران بوون. لەو کاتەدا حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە باهانەیانەوە چوون لە دابینکردنی ئارامی و شوێنی حەوانەوە و خزمەتگوزاری. بەری خرت شتێ هاوکاری هاتین ئەرزاقی زۆری زۆرمە ئینابوو بوو بەعەدرێ. پشتێنگی کەلوپەل مبەڕیدەمە ئینایە، مە سۆبا ئینایە، مە کومبار ئینایە، مە بەتەنی ئینایە، مە دۆشەک ئینایە، حەتا لاندکێت زارۆکەشمە ئینان. زۆر هاریکاری مەینە هەروە ساشک مە داخوازش ڕێکخراوە قەندیل کریاش، ڕێکخراوە هاریکار کریە، هاتیە پارەشدایە ئاوارایە، پارەش گەهاندیە ئاوارێتمە و ڕۆژێک نەبۆریە مە خزمەت نەکریە، مە بەردەوام ئەرشیفێکی زۆری وێنامە هەیە دگاتە 7000 شکلە ئەو کارێ بزاو و چالاکیت مەکرین هەموو شک توان وێنادایە.
خەڵکی شنگالن 2014 داعش بسەرمە دەگرت ئەم هەیڤەکێ و 12 ڕۆژال دەستی داعش دەمان معاملاوە ناخۆش بوو لیدان بوو گولازم بێنە سەر دینێما و سێزارۆن معاوق بوون ڕادبوونێتێ بەهۆڕ نەبکردن کە معاوقن هەیڤەکە و 12 ڕۆژام دێز دەبوون دوڕا مەبازدام بچونە چای شنگالی هاتنە کوردستان ئەم هاتنە فێدرێوە لە ماڵا بوو عەلی ئاوا تەخسیر نەکردش مەڕە حسێن بە عەدلی تەخسیر نەکرد گەلێکێم ژیت مەمنونێ هەکە نەشووی بە بزەحمەت مزارۆت خۆ ڕاکردبانە یعنی هاریکاریە کەژمەڕەتکە گەلێکی قەنجە تەخسیر ناکە ئەف هەر سێزارۆن معاوقن بخێرا خۆدەی وی یعنی فتشتێ ژیرە تێنجی ژیرە نەدهاتن دەرەک نەما هەکەمتی نەگێڕان نە گوندەك نە منتەقک دەرەک نەما 6 جارە ئەس هاتمە کڕین و فروتن پشتی هینگێ ئەز و فکەچاخوا ئەم هەردوو خەلاس بوون پشتی 2 ساڵە دێزەماین ئەم خەلاس بووم هاتن بڕاستی ئەبوو عەلی گەلە کاریەمە کرد و ئەبوو حسێن گەلک مسعادەش مەڕە کرد و هاری کاریش مەڕە کرد چ منەدەمە بێ چ تشت بێتانی نەبامە گەلکی قەنج بوو یعنی هەکە نەژووی بە عەقلم یەک بامە نەتکرد برای حسێن یعنی گەلک یعنی مساعدامە کرد و هات یعنی پێشیامە و ژبەدەلا یعنی بابوو برایمێ و گەلک مساعدامە کرد ژمارە تەخسیر نەکرد و هەتا ڕۆژە ئەڤڕۆژەتی مساعدامەت کە و چتش بێ یعنی هون بن و غێر منەظمێ بێ یعنی چتش بێ منەظمە بێ یعنی غراض بێ یعنی چ مساعدە بێ تەلەفۆنامەت کە یا ئەوە بخوتیا بامە هەکەم پێ بەنە چۆن ئەو ژمارەتی نیە پێ دەرێ یعنی گەلک مساعدام ئەو پیاوە خۆبەخشەی کە ئێش و ئازاری ئاوارەکانی کرد بە بەشێک لە ژیانی خۆی ئەو دەستی کرد بە نووسینی کتێب لەسەر ئێش و ئازارەکانی ئێزدیەکان لەو ماڵوێرانیەی کە بەسەریان هات دواتر دەستی کرد بە دابینکردنی کەلوپەل و خواردن و خواردنەوە و پێداویستی دیکە هاوکات بۆ چەندین خێزان شوێنی حەوانەوەی دابین کرد و تەواوی پێداویستەکانی ئامادە کرد ئێخسیرێن غەریبیە کەنگی ڕزگار بن بلا بخێر بێنە دەنگێ تلیلیە و ئەون تاجە سەرێمە هەمیە زڵم و زۆرێکە هەرە مەزم سەر ملەتێ ئێزیدی داهات هەر 2014 خەلکێ ئێزیدخانێ دەربەدەر بوو جواکێ ئێزیدیە هەلۆشیە کەسانێ ئێزیدی لە کێ دەربەت بریندارە هەستێوی زۆر لاواز بوو بریارە جواتە ڕۆحانیە ئێزیدیە میری بابە شێخ جوات داگۆ هەر کەسێکی لە دەستێ داعش بێت ڕزگار بێت ئەو پیرۆزە پشتی بریار دای کەچێتمە دەیکێتمە خوشکێتمە زڵم و زۆری برن بابێوان کوشتن برایەوان کوشتن فەرە ئەمل گەلوان بسەکنین ئەو کچێ ئەم دزانین وەختێ دەئێن پێشوازیاوان دەکەین سەرێ خۆ دەچەمینین بۆوان دلێوان دەخۆش دەکەین محتاجی نوشداری بن دەبینە نوشداری بەری خڕێ ئەمانەت بۆ ڕاپەیدا دەکەین جیهەک بۆ ڕاپەیدا دەکەین دلێوێ خۆش دەکەین ئێمە لە گەلوانین هەموو خۆشی و نەخۆشیەوان هاوکات چەندین خولی میوزیک و وانەی زمان و فێرکاری بۆ کردنەوە بۆ ئەوەی دوای ئەو نەهامەتیانە هەستنە سەر پێ و داهاتوویەک بۆ خۆیان بنیاد بنێن یەکێک لەو خولانە بەشداریکردنی ئەو کچە ڕزگاربووانی دەستی داعشە لە خولی درومانی و پێدانی مەکینەی درومان وەک دیاریەک تا بژێوی ژیانیان دابین بکەن و فێری پیشەیەک بن زۆر دەورە منڤەکرینە بەس ئێستا دەوری خەیاطی بەردەوامە لە بەعەدرێڤە بوویە 12 کچکێ ڕزگاربووی لە دەستێ داعش بەشداری لە دەوری خەیاطی دەکەن ئەو دەورێ خیاطی بۆ ماوێ 3 مانگا ڤەت کێشت و داوی وەختێ دوماهی دەیەچک هەر کەچەکە بەشدار بووی خۆلێ خیاطێدا مەکینە خیاطێ برادر دەدەینەوان وەکو خەلاتێکدا بخۆ المال کار بکات ئەوە دەورە سێیە لە بەعەدر ئێستا بە زۆر دەورەشک ڤەکرینە بەری چەند ساڵاشک
ئێستا ئەو ساڵاوە دەورە سێیە بەردەوام. هەرۆسا 26 دەورە من لە کەمپێ ئێسیان مڤەکرینە و نێزیکی 10 دەورە لە بەعادرێش مڤەکرینە جوانە دەورێک کۆمپیوتەر، ئەنتەرنێت، میوزیک، ڕاگەهاندن، ساغلەمی، دەرونی، جڤاکی، ڕێنویسا کوردی، لاتینی هەموو دەورە مەڤەکرینە و زۆر دەورێت ئینگلیزیش مەڤەکرینە کە هەندێک کەسوان کەساشک دورة إنجليزي بوينا مترجم إستا. حسين بعد براسي قالك أنجي ماراكر وقالكش ماراكر ونو برام هارتينا بعدري روجا هربري يعني أم شتي دركتن أزو داكا خو خشكت خو أم هاتن داعش بابي من قردو أم بابي من يمارم هانا بعدري يعني حسين بعدي قالك مساعدش ماراكر بابي من هات مساعدة بابي من كرن بابي من برن بعد اختورا قالكش بابي مراكن راستي وهم كان قاعدة والمساعدة ما كرنو فشان صار بدرينا قالكش مرات كانوا دورش مرة بكرم شون أم هاتن أم رافين هاتن كردستان أم هاتنا بعدري بشتيم هاتنا بعدري كاك حسين هاتم هذا ويهاري كاريا ماكر وشوي روجا أم هاتنا بعدري حتى روجا إيرو كاك حسين هاري كاريا ماتكاو قالك إيش مراكر تقصيرنا كش مرة قالك إيش مراكر كاك حسين وبابي ما تشوفا دكتورة وحتى بابي ما أمري خدي كرجي حتى مستشفى كا حسين تقصيرنا كركيشاما سيهش 2014 رافين شنقال أسبوع كيم الويداري ما عندها عشهات بسرمدة قرد أم رافين ومهانا بعدري كاك حسين تقصيرنا كرش مرة تشل دورة وتشل سفرة وجوش مرة بدلت كير أم هردر تانينا السفرة وجوي ما بدلت كير دورش مرة فاتكرن تعليمي دام خوش بير بكن داعش قالك بسري ما كرو بابي ما مرو الفيداري تشتغنا دانا ما كاك حسين قالك إيش مرة كر تخسير ناكر وف دورة خياتي إيش مرة فكر يمتين دا خوش بير بكن وبحل من قالك إيش مرة كريو أم قالك ممنون دوينه 2014 روجاكا قالك جرام بود سر خيشكو برايت إزيدي قالي إزيدي دفي روجي دا توشي تاوانا كامازون بون توشي كاريساتا كامازون بون دمي كو تيروسين داعش هيرش كرينا سر دبروان بهزارا خزان در بدربون جدوريت كردستانيت كو قصا كرين اكشواجي نحيا بعدري بو بركو بيوانديا كا كفن دا هياد ما بين خلكي بعدري دا وكو خلكي ازدينا خيشكو برايت ازدينا قال دبرا شنغاري او جا خلكي كي قصتا فيريجي كر نزيكي 4000 خزان هاتنا بترش 4600 خزان هاتن تراوشاكا نخوش دا مهاكا هيوا هاويني هيوا مها گرم بود دنیا گلکا گرم بود تراوشاكا هر آلوز دا یا خراب دا بون ترسينه ترسي وش برسي يترابين او كوادي تيب جاوت خو قصتا بيري كر هر دمل ما پیوندی گر لاین چولاجی کر و ما تیمک چه کر بو چوانیا پیشوازی ها بکین چونکو او خلکیش کاریساتا که تراوید اوید وید کدی چتا جایی که اولی جایی که وید لیوه حوید قالك شيروكينا جوانا شيروكي مالي احمد اوتو ظلم زوركي هريب مظلم سريوي هات او چار برا هبو لقلباو كيوي كفتن دستي داعش يكم روج دا چار برايوي كشتن لقلباو كيوي كشتن خيزاني وي برن احمد استا هرو بيوندي دي لقلكم دا عاجز نبت چنگو ظلم زورك هر مظلم سريوي دات او دبيجت كاكا مرني مني زيك بيت بشمي كاكا احمد از دليوي خوش دكم
مرنێتە دوورە لازم تو ساغ بیت و ببینی داعش بشکێت کاکە لازم زارۆکێتە پێتەڤیتەنە تو vێت مەزن بکەی خۆ ئەستیسلام نەکەی زۆر لە ناودلێوی دیدام کاک ئەحمەد دەبێشت بەخوا لە ئێستا لە بەرد و من مایمە ساغ یەک خواردنامە لاو چێکەم شک لە ماڵێ خۆ تێلەفۆنی کاک ئەحمەد دکەم کاک جەمیل دکەم کاک سلێمان دکەم دەبێژن وەرە لای من زۆر سەفراشک ملگەڵ خۆ ئەحمەدشک بریا دۆر و بەرا من بریە جیها زۆر هاریکاریە کاک ئەحمەد مکریە بە پەیوێ خۆش بە کەلوپال بە ئەرزاق هاریکاریە بەردەوام لەگەلوی دکەم ئەحمەد دەبینێت ئەس پارچەکش لە شێوی حسين هوا عول هاریکاری عالمێت کات و خزمەتە عالمێت کات و مساعدات کات و خودی سبەکی جارنا چ هەتا هێواری نایەتە بە نەفراوێت خۆت نەتێشتێت خۆت و جارنا هەتا ساعت ئێکی شەوێت مینێت کاریان کات حسين بعدري شافوا روجات خو كنا ايك هتانكي دلي ما جارك الدنيا فقران وحسين بعدري نايش براكرين هر دلي ما دايا وشمر ابو باب برا خوي خدان حسين بعدري تشتكي ما زنا راستي هر دلي ما دايا وي ام جارك هذا الجياني فقراندن وبشتفانيه كا قوي جمكرو جهمو لبنا مالت كراسات سريوان دهاتين سەرباری هاوکاری خۆراک و شوێن و مانەوە دەستی کرد بە دابینکردنی شوێن بۆ ئەو کچانەشی کە داعش ڕەفاندە بوونی دوای گەڕانەوەی ئەو کچانە بە هاوکاری برایانی پێشمەرگە و نووسینگەی سەرۆکی حکوومەت هاوکاری دەکران بۆ ئەوەی سەردانی پزیشک بکەن و پشکنینی تەندروستیان بۆ بکرێ هەروەها لە ڕێگەی خولی تایبەتەوە هاوکاری دەکران بۆ ئەوەی دڵ و دەرونیان ئارام بێتەوە ڕابردووی پڕ لە سەختی و ئێش و ئازاریان فرامۆژ بکەن و دەست بە ژیان بکەنەوە گەلک چیرۆک هەینا وەختێ و کچێدمە دێن چیرۆک لە چیرۆکێ گورترە و نەخۆشترە ژوان چیرۆکە کچکە ژنێک هەیە گەل سێ زارۆکی خۆ ناوێ مونیفا پشتی مووسل ڕزگار بووی تەلعفە ڕزگار بوو عیازیە ڕزگار بوو عیازیە لەسەر حدودی سووریایە کچێکی ئێزدی هاتە حەسرکردن لە ناو دەستێ داعش ئەو داعش مەفەخخ بوو جەماعەتێ پێشمەرگەی بە دەنگێ بلند بۆ ڕاوکردن کاکە خۆ تەسلیم کە گۆ من خۆ تەسلیم ناکەم ئللا ئێوە تۆمبێلێک بینن بۆ لایی من ئەس بچم بە سووریا بڕم بە سووریا ئازاد بم لە سووریا پاشی ئەس خۆ تەسلیم دکەم برایە کچکێ باوکێ کچکێ چۆنە لایی گوتێ تا چەند پارە بوێت دێدەینەتە گۆ نا من پارە نەوێت یان من ڕزگار دکەن یان ئەو ماڵ ئەو سێ زارۆکە لەگەڵ ژنەکە گۆ دیکوژم خۆ فەجر دکەم ئەو مژول دەکردن گۆ ئێستا تۆمبێلێک دێت مژولکردن نێزیکی 6 سەعاتە و لە پشت پەردێشک پێشمەرگەی قەناسێکی زۆری زیرەنگی چەلەنگ ئیسەکمان حازر کردن و ئینان مەسافە 400 متر بێ ئەو بزانت دایک لە هێرەیە زارۆک لە هێرەنا باوک و برا لە هێرەنا و نێزیکیانی مترێک نێزیکیوی ئەو کەسانی سوباسیاوی دکەین سوباسیاوی پێشمەرگەی دکەین ئەوێ ئەو قەناسە هاوێتی یەکەم فیشک هاوێت لەسەرێویدا و مرد نەقاری خۆ فەجر کرد وەختێ ئەو مری ئەو دایکە ئەو هەرسێ خوشکنە ئەو سێ زارۆکێتوان چۆن کردنە غار و چۆن بابێ خۆ و برای خۆ هەمبیستکردن بۆ ئێمە ئێستا هاتینە دنیاە ئیمان ئەو کچەی کە ماوەی 3 ساڵ لە ژێر دەستی داعش لە زیندان بوو دوای ئازادبوونی وەک هەموو کچانی تری ڕزگار بوو حوسێن لە ئامێزی دەگرێت و ئاهەنگی لە دایکبوونی بۆ دەژێڕن تا بتوانن کەمێک لەو ئازارانە کەم بکەنەوە کە چەشتویانە پشتی بریار دای کەچێتمە دایکێتمە خوشکێتمە زڵم و زۆری برن بابێوان کوشتن برایەوان کوشتن فەرە ئەمل گەلوان بسەکنین ئەو کچێ ئەم دزانین وەختێ دەئێن پێشوازیاوان دەکەین پێشوازیاوان دەکەین سەرێ خۆ دەچەمینین بۆوان دلێوان دەخۆش دەکەین محتاجی نوشداری بن دەبینە نوشداری بەری خڕێ ئەمانەت بۆ ڕاپەیدا دەکەین جیهک بۆ ڕاپەیدا دەکەین دلێوێ خۆش دەکەین ئێمە لە گەلوانین لە گەلوانین هەموو خۆشی و نەخۆشیەوان دێ پێشوازیاوان کەین جیهک پەیدا دەکەین هەندێک مال باب هەیە هەندەکان نینە هەندێک چنە لاوی ماڵی خاڵی خۆ هەندەکان نینە یێنە بەشک
ئێمە دەچینە لایوان چی بینێنە مالێت خۆ چی بینە مالێ هەڤالێت خۆ چی بینە مالێک کەس و کارێت وان بەری خڕێ ئەمانەت بۆ ڕاپەیدا دەکەین و ئەو جارێک دی سەرێوان نایێت ئێمە لەگەڵ وانین و هەتان و هۆشک سەدا کچک هاتینە مە دلێوان قاریە خۆش بکەین مە برینە نکنوشدارە مە سایکۆلۆجیێوان گوهارتیە بڕێکە گشتێت هەتا 15 گشتا من بوان چی کرینە جگەلەوەش دەیان خێزان هاوکاری دەکات لە ناو کەمپەکان ئەو هاوکاریانە بە شێوەیەکی بەردەوام دابین دەکرێت هەروەها هەوڵ دەدات فەرهەنگ و کەلتوری خۆیان زیند و ڕابگرێت و مەراسیم و جەژنەکانیان بە خەندە و ڕێزگرتن ئەنجام دات تا ئەو ئاوارانە بێبەش نەبن لە جەژن و خۆشی و بۆنەکانیان کچک جارێک لە ڕزگار بوو لە دەستێ داعش پشتی ساڵک من کێکەکە عید میلاد بۆ چێ کرد جارێک دی کچک دیە ناوێ ئیمان عید میلاداوێ مچێ کرد تەمەنێ و 15 ساڵ ئیمان عید و کورۆ تەمەن 15 ساڵە من عید میلادەوێ چێ کرد گەلک دلێوێ خۆش بوو گوت ئەوە یەکەمین جارە جەژنی دایکبوونیمت ئێتە چێکردن زۆر من دڵخۆش بووم ئەو ڕۆژە گۆ نایەتە ژبیرکردن تا شتێکی گۆچرایەک گەشتت مەژیێمەدا هەل کرد گەلک جاری خواردنەک دچێکم ئی خۆش ئان مناسبەک دەچێ بێت 10 کچ تێلەفۆنێوان دەکەم دەیشمە وەرن لای من ئێوە مەعزوومن لە لای من حازر دەبن و زۆر جار کچکاشک مەبرینە وەختێت بینە سەفرێشێک خواردنەکی خۆش لە مەطعەمەکێ لە سەیرانێ بوان چێت کەین و پێک بەدەخۆش هەتا vêgavêşik min karê xwebex dikim li nav awara li nav xelkê me em nabînîn em dibêjin ew xelkê me ne ew wextê bibînim kiçek hat ji destê Daeş em berî xirê layê derûnî çareseriyê wî dikeyin eger li beedrê çareseriyê wî nehate kirin dişînîn bo dihokê cêk taybet heye bo çareserkirina êşî derûnî her rosa gel li wê der çareser nebû دێ vegwêzîne bo hewlêr me veguhastîne berîno û bo Silêmanîş me veguhastîne hetan hoşk ew senterna yê Silêmanî berdewam e li Çemçemal hindek kiçên me êt Beedrê êt Kempê êt Şêxan êt Şariya êt Xankêşik meşandîna ew cîha ez bûm qurbanî ji van Daişa re 3 salî ez li wê derê mam 3 salî vê nalenalê de û vê tehbû zehmetê de 3 سالا دوورمان پشتی 3 سالا هاتیم لەحدا هەرا تالی من دەنگەی باوی خۆ کرد منێ مەگوتیا باوی خۆ مگو وەرە ئیمانم وەرە پێشیان من گوتە مگو باوەڕ ناکرێت ئیمانم گۆژامەکە تو مریە یان هەچی هات باش با داعش گومە ئیمان نەدیتیە و کتێکی ینی پرسامت کردن و هەمات گوتمە ئیمان نەدیتیە تەلەفۆنێرە گوتم گوتی نە ئیمانی گۆ ئیمان مریە بجە پشتی من ناوی عایلی خۆ هەموو گوتینەوە بەهەوار کرد خۆدێ هات یاد بچاوا دیتم بەهەوار نەکرد ئەس دیتم ژی هی بەهەوار نەکرد بجەوەیە لەحدەکە گەلێکا مؤثر بوو وەختێ من دەنگی بابێ خۆ کردی وەختێ بابێ خۆ دیتی و داکا خۆمە دیت گەلێکی لەحدەکە مؤثر بووشمڕە و پشتی ساتیم حسێن بەعەدرێ یان خاڵێ منە مامی منە چەند شێم هەنە هەمیە بجەس وی گەلێکی مساعدامە کرد بڕاستی ئەو تیمێت مە چێکرین گەلک برادرت گەلمە بوون صفەتی ئەمۆت بدەمە وەک تەتەوە نەبێ خوبەخش هات بوونە گەلمە یەکشۆن برادرە کاک حسێن بەعەدرێ بوو حسێن عەقیل کاک حسێن یە هاریکار بیە گەل تیمێتوە و هاریکاریۆ کری و هەمی ڕەنگە جارە سعدەی شەبێ خێزانێکی ئاریشەکە هەبی ئان هەندێک مێڤۆنێت بهاتینش منطقە گۆدی سعات 11 شەبێ و جهنینن نوینکنینن یەتهاتین ئەکسەر پەیوەندیۆ کری و تشتێتوانی جێبەجێ کرین ئینسانێکی خدان ڕەوشت بیە ئینسانێکی هونەرمەند بیە مرۆڤ حتا
اوان همی تشتا کند کت استرک و خدمتا که کت بو جهه کی پیتوی زحمتا که هر زوره که حسین زحمتا که زوره برید فتره بریده و الگل تیمیت ناحیه بردوام بیه بهاری کاری آوارا و چندین جاراجی چپ نویسین، چپ کمبون، چپ سردان الگلمه بوی و مدیر ناحیه ما سردان پستا جاهای کری با اینا نهاری کاریت مروفایتیه با آوارا هر واسه گل جورا تیمیت نفسیت اینا بره چونکو او خشکو برایت ما اوش دستن وان تیروستا درکتی تراوشکا هر آلوز دابون اوه خلات دیاری برنامه سرباز وندابوی کانال کردستان 24 بو بریز حسین با عدریه جبر خدمت وی زور دم هاتنا آورا و کود کاره که خوب بخش داد کرد بو خدمت کردن آورا پیروز بید کاک حسین اف دیاریه سپاس یا ترکیه صاحب ان شاء الله